کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست، هیوادارم لە هەرچووهان ساخ و سڵامەت بن. لە خدمەتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی. لەم بەشە لە بەرنامە سعید یێگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە هێرشی شیمیایی لەلایەن جمهوری ئیسلامیە بۆ سەرمەدارەت. پێشوەی پرسیارەکانەمان ئەسە بکەم، سعید یێگانە گەدەنجی بنەبیسی زۆر خۆشاتی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ زۆر باش، سپاس دەکەم. من ئیسلام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆن. فەرموو. زۆر سپاس بۆ تۆش. سعید یێگانە هەر وەکو ئاگاداری دیارە پێش 13 بەدەریش چەند مانگ لەوە پێش و بە دوای 13 بەدەریش دوایەن تاعتیلاتی نەورۆزوانە دووبارە حەملەی شیمیایی لەلایەن جمهوری ئیسلامی و بۆ سەر مەدارس دەستی پێکردووە. حەزەکەم لە زمانی تۆوە ئاخرین خەبەرایی کە تۆ هەتەوە ئیتلاعات بووە چۆنە و تایسە چه اتفاقی کەوتووە، هەروەها ڕژیم بۆچی ئەم کارە بە چه هەدەفێکە؟ دیارە خۆوان حاشای لێکەن و پیان وایە ئەمە دەستی بێگانە و خارجیان و نازام دوشمنانی تێدا، وەلێ زۆر بۆ خەڵک ڕۆشنە کامە خودی جمهوری ئیسلامی و سەناریۆی جمهوری ئیسلامی بە چه هەدەفێم کاراکە؟ بەڵێ زۆر هەروە کە تویش باست کرد، متاسفانە دوای تەحتیڵات نەورۆز دووبارە حەملەی شیمیایی بە مەدارس بەتایبەت مەدارس دختران دەستی پێکردووە. لە شارەکانی کوردستان بووە، لە شار سەقێ، سنا و لە فرێک شارەکان ترە دوێکە پێرەکە و ئەمڕۆژ دووبارە هەر ئێدامەی بووگە و خۆ تەعدادی زۆر لە دانیش ئامۆزان مەسموم بووگن، بەرحاڵ بردیانیانە بیمارستان و حتمما ئێوەش ئاگادارن کە یەکێ لەو جوانانە کە خەڵک کامیارانە لە تارانە زیندگیان کرد، کوڕێک 14 ساڵە 15 ساڵە لەسەر هەر ئەم حملات شیمیایی گیان لە دەستان متاسفانە و مرتبیش دار و کۆستەرش پێیاکات. بەطور واقعی گیان هەزاران مناڵها لە خەتەرە و بەرخلاف جاران جمهوری ئیسلامی ڕسمەن خامنەیی بەر لە 13 بەدەر هێشتا مەدرسە تەحتیڵ نەبوو. لە دوای حملات شیمیایی چەند مانگ ڕسمەنی ئالامی کردوتی نەیوت بۆ ئەوڵین جار کە ئەمە تۆتعی خارجیە یا لە خارج و سازمانە دەرگێ، بەڵکو وتی ئەو کەسانە کەم کاردی مجازات کردن و ئێستا حددەن مانگۆنێ بێت لە قسانە گوزارێت یەنەک نەفەر دەستگیر کراوە، نە کەسێ محاکمە کراوە، نە شۆنەوارێ لەم جەنایەت هەست. ئەمە خۆ نیشانەدا کە زۆر ڕۆشن کاری خودی جمهوری ئیسلامیە و بە نەزەر من لە بێت ڕەهبەری و خامنەیەوە ئەم ئەمەڵیاتە جەنایەتکاران ئەم حەمەڵات شیمیاییە سازمان دراوە و خودی ڕژیم دەتوێت وەرگاگەر سەرکوب و وەرگاگەر ئەمنیەتی و ئیتلاعاتی و سازمانی دەرگە و جار بەوەسە ئێوە گەر دقەتان کردبێت بە مەحزەوە اتفاقاتا کەفێ لە هەر شوێنێکە لە مەدارسە بەلافاستە ئەمبولانس حازرە، بلافاستە نیروی پلیس حازرە ئینتزامی، بلافاستە نیروگەر ئەمنیەتی ئامادەن و حتا جڵۆگیریەکەن لەوەی کە خانەوادە ئەولیای دانیش ئامۆزان بچن بە فریە مناڵەکانیان و کەوێت کۆمەکیان و غیرە و غیرە. خۆ ئەمە نیشانەدا کە زەنجیرەیە کە سازمانی یافتەس کە ئاگاهانەس و جمهوری ئیسلامی بەطور واقعی هەر پشتم دەستانەوە نزیک 4 مانگ گوزەری لەم داستانە. ئەی بۆ بلافاستە ئەگەر کەسی ئێعترازی کات، ئەگەر مۆزعی بگرێ عەلەی جمهوری ئیسلامی لە مدیای ئیجتیماعیە بە هەر شوێنێکە بلافاصلە تەپانە سەری نیمە شەو ئێڕفنن یا ئەیانگرن بە شێوەگەر مختلفۆمانە، بەڵام 4 مانگ لەم ئیتفاقا گوزارێت و 100 هەزاران مناڵ دایسە مەسموم بووگە و خانەوادەگەل ئەولیای دانیشتوان بە شدەت نەگەران ئەم وەزیەتەوە ڕۆژ بە ڕۆژ دەرخەیەکە گوسترش پێکە دەستی یەک نەفەری دەستگیر نەکراوە و زۆر ڕۆشنەکە کار جمهوری ئیسلامیە. بۆچی ئەم کاراکە؟ خۆ ئێمە بارها لەم تریبونە باسمان کردگە، من اتفاقاً دەفعی تریش هەر تەک جەنابتان لە مۆردۆ قسەمان کرد پێکەوە. الان وار 6مین مانگ لە خیزش ئینقلابی بووین. خۆ ئەلارەم هەر فەرەز و نەشی بێت کە ئەم ئێعتراز و ناڕزایەتی ئەم خیزش ئینقلابیە بوویە بەطور واقعی ناڕزایەتی بە پانایە و جامعە وجودی هەست. ئێعتراز ژنان الان فرێک لە ژنان بە حکم خۆیان مەسەلەی حیجابیان لەغوە کردوێتەوە. تۆ بینی لە شۆنگەر ئەمۆمیان لەناو پاساژەکان لەناو خێبانەکانە و ژنان کچانی جوان حتا مەدارس
كچان لە مەدارسە ئەسڵ حجاب ناکەنە سەریان ئەسڵ بە حکم خۆیان بە قدرت خۆیان بە مبارزەی خۆیان لەغویان کردوێتەوە بطور واقعي جمهورية الإسلامية بشدة تحت الشارع على رغم همو اقدامات الجمهورية الإسلامية هي دستوركار وتيان بحجابي حرامة وتيان للجمهورية الإسلامية بحجابي قدغانة أما قانونة دبي إجراء كريكي بلان جوينا داو جامعة وحاضر نية بتاي بدجنان جيربار خفت وخاري بچن جيربار مستمع بچن جيربار حجاب بچن وحاضرني قبل كان الجمهورية الإسلامية بابتو خوينيان دا بابتو فريق لجنان لجوانان كوير من لتولوا اعتراضات فريق زنداني كريا فريق تجاوز يعني بكريا وحاضرين كل بدن وسنجر الدسبنو بالآخر الجمهورية الإسلامية هر تلاشى كاب نظر من تواني أم جامعة باقبول أم جريان الشيميائي أم عملات الشيميائي شو بنظر من انتقامي كي زور زبونانا زور جنايات كارنا لكشان لجنانا كجمهورية الإسلامية بطور واقعي جرداغا بشتور واقعي تحت شاري قرار داعية ما أزانين مسألة بارتاي جنسي مسألة حجاب إسلامي كلا پایگرد ام جمهوری اسلامی بود در روزی که هات سرکار اولین اقدامی که کردیان حجابیان بزرگ شده سرجنان قانونیان کرد و اجازه نداشت جنان به حجاب کردن و هر او دم اعتراض کردیا مبارزه کردیا جنان انتخابات و طول هم 43 ساله ام مقاومت مبارزه ادامه بوده و طول ام اعتراض و خیزش انقلابی جدیده به طور واقعی بتایبت جنان للصف اول مقدمات کنیش کچکان دانش آموزان لمدارس تو ام مقدسات يعني نياجر بحاجة يعني دابر عقل يعني و جمهورية الإسلامية بطور واقعي تحت الشارع نتنيا مسألة حملات الشيميائية الآن رادان رئيس نيروي انتظامي إعلامي كرجكا تودو بينا كان كنترول كان ماشينا كان كنترول كان هرجنا بحجاب بيجرن دسيدي كان جريمة كان يعني الجمهورية الإسلامية بتوا إمكانات يوا دسكاجر انتظامي شو زانم نيروي كسازماني ذاك أبو حملات الشيميائي بتوا تلاشي وخليكا بالاخره جامعه ودار باقي بنشين كوبزر دوباره حجاب كاتو سرجنا اما سداستانه كالشركه لسر امسا وحملات شيميائيه في المدارس من زمن دقيقه نمسا كجمهوري اسلامي حازني جيربا بچيت ومجنانو جوانانو كچان حازني تجربات وخفت وخالف وحازني تحجاب السرياناك وتشو اميني لنا او جامعه الامر هل دوك برت وشي شزانه ميديا اجتماعي كبروا في مقدي كدايرن على رغم كشت ام الشارقه كشت ام حملاتها كشت ام بحرمتها كشت ام جنايتك خليك امانك كبقول معروف جيت توانيتك اشويتس فقط هتلر كعلي يهودي كان بكاري برتوانيني كي عملا الان لفريق مدارس خليك محملات الرجانا كريت بنزل من دليل وسكم جامعه الحازن يجير بالشيت حازن يجير هيك مقاومتك زور فرق توضيح كان سيدي كان ام جنايتي جمهوري اسلامي لقد جنايتك هتلر لآلمانا كردوي قابلي مقايسة ده أما حملة بتنيا مدارسني حملة بكل جامعة خلق لمقابلي أمهم والجناية وافسار قصيختي جيد بيت شبكن آيا بربرة كان كردل لقال أم جناية وحشي قري جمهوري سامي فقد أمري أو كسانات كصدمين دي وجسم وروح وروانيا لدزاوا يام كلن بربرة كان كردن أمري كل كومل قال مقابل أمهم والجناية ده تزاني شون الشر جمهوري اسلامي تكچون جوانانني الشريطه كلي او جامعاتك اكثريتي مردمي او جامعه كريكار وزحمت كيجنان جوانان ام رجميانا قبولنيه كم زندگيانا قبولنيه كخفت وخاليا قبولنيه كستميا استمنابره برو تبعيزيا قبولنيه هل بو يشش مع هلناك نهلنا سوا هزار انسان جيانيا لدست هزار انسان شو زندان تجاوزيان بيكرغا بخاطر حازن نيجر بارم زلو استمبچ اما سداستانك تنيا علي كشانية لما درس علي جوانية لما درس علي أولياء خانوادي أما نالجرسكا مترسيان هاس كنجران كنالكان أمرنا مدرسة دوار حملة شيميائية كريم مسؤوليان كن بينيان بتشن وإيش زان تأثيرات ما ممكن ما وقت منال بتشت بيمارسان كشبش بيمارسان كيف توصل بها ولي تأثيرات أو مواد شيميائية لبدنه بنيامات هذا لا ناتشتوا الصدمات بعديها لنتيجة أم حملات جمهورية إسلامية بنظر من على كل يوم جامعة على كل يوم إنسان جالس لكريكار وزحمة كيش وجوان وجنو دانش آموزك على أم رجيمة قياميان كربتور واقعي لششمانجي جوزش تو أم مقدساتياني نيجر با رسما إعلاميان كرب الشعراء كانيان بحضوريان لخيابانا باعتسابيان شم عالم شمان شكم رجيميان نجركنيا نانيانية زندگيانية أسايشيانية آزاديانية حرمتيانية احتراميانية للجامعة
هەر کەس ئەجوڵێتەوە هەر کە تەکانێت داخۆی ئەترازێکە بلا فاصلە بێحورمەتی پێکردێت دەستگیری پێکردێ ئەخگێتە زیندان شکنجا کردێت وە غێرە و غێرە ئەمە سە داستانەکە شەڕەکە لەسەر ئەمەسە بە نەزەر من معلومە شەڕەکە عەلەی مردم ئەکسریەت مردم و جامعەسە و دەبێ ئەو مردمە قبوڵی نەکەن هەروە چۆن ئەترازیان کرد لەسەر مەعیشەت هەروە بانشستەکان چۆن ئەترازیان کرد لەسەر مەسەلەی دەستمزد هەروە معلمان چۆن ئەترازیان کرد مانگینەوە بەر هەر لەسەرم حەمەڵات شیمیایی معلمان هاتنە خیابان ئەترازیان کرد ئەحتسابیان کرد وتیان دانشەموز خەت قرمەزێ مەس زۆر درست زۆر بەجێگا زۆر باش بۆ ئەحتساب مبارزەیانە ولی ئەمڕۆ چی بۆ معلمان سکوتیان کردووە بۆ ئەلام ئەحتساب ناکەن بۆ ئەلام مبارزە ناکەن بۆ داوا ناکەن لەو جامعە بێنە ناو خیابان ئەخر ئەم وەزیێتە نامی تەحمل کردی جمهوری ئیسلامی زۆر بە ئاشکرا خەریکە تەعەڕوزەکە خەریکە مناڵەوە ئینسانگەری لە بینەوە خەریکە تەعەڕوزەکە بە جسم و گیان ئینسانەکان ڕژیمێک کە ئەوایە ئەو نە جەنایەتکارە ئەو نە فاشیستە و حازن یەک کوچکترین حرمەتی بۆ ئینسانەکان قاربێت دەبێ هەڵی گەڕنیتەوە دەبێت سەرنەگونی کەی و ئیستا لەم شرایەتە دوای 6 مانگ مبارزە کە جامعە چزانم عەلارە ئەم گشتە فشار و اختناق و زڵم و زۆرە هێشتا هەر خەریکە مبارزەکە هێشتا خەریکە مقاومەتەکە هێشتا ئەوینی لەبەر مەدرسات نیروی ئەمنیەتی واردەوەی کچی جوان هەڵدەگەڕێتەوە حەمڵاکە بە نیروی ئەمنیەتی دەبێ ئەمە جەمعی بێتەوە دەبێ گۆستەرش پێیاکە هەر لە 3 ڕۆژ 4 ڕۆژ گذشتە لە ڕۆژێک کە مەدارس بازمەکە بە دەها مەدرسە حملە کردیەکە بەتایبەت مەدارس دختەرانە خۆ معلومە جمهوری ئیسلامی خەریکە حەق لە ژنان نەکرێتەوە حەق لە کچان نەکرێتەوە ئەو بۆ تعدوی تەحمل کردی بۆ تەحمەشی تەحمل کردی بانشستەکان کاریگەران بۆ دوای احتساب ناکەن لا اعتراض بە حملات شیمی آخر جنایت لەوە گەورەتر لە دنیا کریا دوای هتلر واقعا جنایت لەوە زیاتر کریا کە ڕژیمێ زۆر ئاگاهانە سازمانی یافتە هەفتەکە مەدارس جەن مناڵەکان دەبین بوات بۆچی تەحمل کردی لە نەتیجە بە نەزەر من تەنیا ڕێگەی ئەوەسەکە ئەلەی حملات شیمیایی و حملات سەمی بە مەدارس کە خەریکە گیان بنیامەکان گیان ئینسانەکان لە خەتەرە گیان مناڵەکان لە خەتەر دەبێت مبارزێکی سازمانی یافتە وەسع و هەمەجانبە و متحدانە عەلەیە مەسئولیت بگەیت لەو جامعە دەبێت ئەولیا قبوڵی نەکات دەبێت معلمان فراخان بدەن بە نظر من ئەلەی ئێعتراز بە ئێعتراز خیابانی ئەلەی ئەم حملاتە بە نظر بێنە ناو خیابان کرێکاران هەروە بە نظر من ئەلەم ئێعتساب بکەن ئەلام مبارزە بکەن و مناڵ کرێکارە عالەمە مناڵ خۆدی مەعالمە کەس سوزانم مناڵەوە کەسان گەرەسە کە معترزن بەم ڕژیمەی تر بە معیشەتیان بە سوزانم بێکاریان بە بەدبەختی و سوزانم 1001 بەڵاکەم ڕژیم بەسەر مردمی هاوەرگە دەنەتیجە هەمووی ئەمانە بە نظر من ڕێگایەکتر نەماوەتەوە تۆ دەسەوەی بۆ هەرچێ لەو جامعە گەرەکتە نانت بێ گەرەکە و شغلت بێ گەرەکە ئاسایشە بێ گەرەکتە حرمەتت بێ آخر بێ حرمەتی و جوابەدر بە سەرکو بەجیا بەدرکە چزانم هەرچی پوڵ ئەو مەملەکەتێکەکە قڕک نیروگەل ئەمنێتی و چزانم ئێتڵاعاتیە فقط بەخاطر دەم مردم بۆسن فقط ئەوە مردم خەفەکەن دەبۆشە تەحمل کردی زۆر ساڵ بۆ تۆزاکانت سای دێگانە خەڵکی و کۆمەلگا بە باشیە زانن 43 ساڵە جمهوری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ ئەو جامعەی بەرەو هەڵدێر و ڕەشی و نەداری و هەژاری و فەقر و فەلاکەت و بەدبەختی و نائەمنی بردووە و ئەو خەڵکە خۆشیان باشە دانن جمهوری ئیسلامی لە تێی ئەم 43 ساڵە جوابێکی خاصێکی ئەم کۆمەلگای نەداوەتەوە دەرنەتیجە دوای 43 ساڵ نازانم بۆچی مەسەلەن معلمان دەستیان خۆش بێ ئەعلامیان کردووە کە ئەم جەنایەتەی جمهوری ئیسلامی دژ بە دانش ئاموزان خەتی قرمزی ئێمەدا زۆر بەجێدە بەڵام ئایا ئەمە کافیە لە مقابل ئەم وەحشیگەریە جمهوری ئیسلامی بۆ ئەلەنی جدیتر ڕۆشنتر باتەوە جێ بە سابقەی 43 ساڵەی ئەنجام نەدانی هیچ کارێکی جمهوری ئیسلامی بۆ ئەو کۆمەلگا بۆ ئەقدامێکی جدی ناکەن و دوایەوە ئایا وەزیفەی تەنیا معلمان و ئەولیای دانش ئاموزانە لە مقابل ئەم جەنایەت و وەحشیگەری جمهوری ئیسلامی بۆ سەرمەدارەت یا ئەمری ئەو کۆمەلگا دەکەیدی بەڕەگ و پێس و ئورسوخان و هیچ شتێکی بۆ کۆمەلگا نێشتوەوە چه ئینتزاری لەو خەڵکە دەچێەوە دەبێت چ بکەن دقیقا وایە خۆ ئێمە لێ ڕاستەکەی قستی سەرزەنشمانیە بەلاخەرە معلمانیش کۆتانات و مبارزەیان کردووە لە چوزانم بەل لە ئەم قیام و خیزش ئەنقلابیە چەندین مانگ چوزانم بطور مرتب و مدام معلمان فرقان اعتراض و مبارزه واقعا هزینه سنگینیشیان دا کاریگران هەروە ژنان هەروە لە توورم 43 ساڵە بالاخره ئەم مردمە ژێربارەم زوڵم و زۆر و چوزانم ئەجحاف و تەبعیز و نابرابەری نەچووکن و واقعا مبارزەیان کرد کە منتەها
خب هەر وەختویش ئشارەت کرد لاقل لەم 6 مانگی گذشتا خب بەشێ لە مردم بە توا قدرەتیان هاتنەمەیان ئینسانایەک زۆر گیانیان لە دەستا خانەوادەگەر مناڵیان لە دەستا هەزاران ئینسان هێشتا هەر لە زیندانە منتها خۆ نیشانە دەکە ئەم دەرەجە لە مبارزە و ئێعتراز و ئیتحاد کافی نییە بە تۆر واقعی ئەگەر پێمان وایە کە من پێم وایە خۆی جامعەی چە بۆ نەتیجەگەی گەیانێت ئەقڵ جامعەی سەواژێت ئێمەش وایژین کە ئیتر بە تۆر واقعی تو تووشە ژیان ئەو مردماکەی تووشە ژیان اقتصادیانەکەی معیشەتیانەکەی چزانم ڕۆژ بە ڕۆژ خەریکە خراوترەوێت ڕۆژ بە ڕۆژ خەریکە بحرانی ترەوێت ڕۆژ بە ڕۆژ زەندگی مردم فرێتر تا فشار قرار دەکەێت دشواری مردم خەریکە فرێترەوێت لەولاو اختناق و سەرکوب و بێحرمەتی ڕۆژ بە ڕۆژ فرێترەوێت ئەم ڕژیمە خەریکە پەلەقاژیەدا خەریکە مقاومەتگا لە بەرامبەر مردمەوە خۆم نیشانەدا هێشتا تەناسبوا بە نەف مردم ئەوەزنەوەکە هێشتا نیشانەدا ئەم دەرجە لە ئێعتراز و مبارزە ئەلا ڕەغم هەر نوع فەداکاریکەی کردێت جوانانێکن ژنانێکن کاریگەرانێکن معلمانێکن بانشستەکان هێشتا جوابگو نییە هێشتا کافی نییە هێشتا ئێعتراز و مبارزەکە پەراکەندەست ئەی تۆ ئەبینیت مەسەڵەن ئەمڕۆ لە دانێ مەدارسە فیلمێکم دیکە دانێن نیرو ئەمنیەتی تێ ئێعترازەکە بە خانەوەتە بەلەفەستە حەملەیەکن تێرشەقی تێگەن ئەگەر لە 10 شۆنا لە 20 شۆنە ئاوە ئەم نیروگەن ئەمنیەتی نوگەن تێرشەکەن معلومە ناوێن بەڕەحەتێک مرد بە مەقابڵەکەن معلومە ناوێن بەڕەحەت سەرکوب بکەن ڕێگەیەک نەگەواسەوە جزەوەی کە یەکدەنگ بین جزەوەی کە ئەم مبارزە و ئێعترازاتەکە گەر پەراکەندەست لەناو معلمانە هەست ناو بانشستەکان هەست ناو کاریگەران دەبێت یەک بگرێت دەبێت چفت کردێ بە یەکەوە دەبێت متحدانە ئەم مبارزە بگرێتە بەرەوە ئەگەر ئێعتراز و مبارزە دەبێت عمومی بێتەوە دەبێت ملیونی بێتەوە وە لە پاڵی چییە بەنظر من وەزیفەی کاریگەرانە وەزیفەی تەبەقەی کاریگەر ئێرانە کە جدیتر بێتەمەیان ئاخر مەسئلەی حملەی شیمیایی و لە دەستچوون گیان مناڵەکان و ئەوەی کە گیانیان هەڵە خەتەرە بەخەرە مەسەلەی کاریگەری چە مەسەلەی تەبەقەی کاریگەرەشی بووی و حتمەن هەست ئەلا ڕەغم ئەوەی کە ئێمە ئاگادارین بەخەرە فەزای ئەمنیەتی سەنگینە لە کارخانەکانە هەروە فەزای ئەمنیەتی سەنگینە حراست هەست دەستگیری هەست دادید هەست ئێرا بەس کشتەمانە هەست وەلی واقعاً چارێک نەماگەسەوە واقعاً چارێک نەماگەسەوە خۆ جمهوری ئیسلامی هەر جەنایەتەکە بیکەینێکی ئەوە جەنایەت خۆیەکە لە نەتیجە وتم ئێمە قەسمە واقعاً سەردەشنی ئالارەم هەموو تەلاشێکە لە جەماعە کردێت جوانان کردیانە ژنانێکن کاریگەرانەکەن منتها نیشانەدا کە ئەم دەرەجە لە ئێعتراز و مبارزە کافی نییە و ناتوانێت جمهوری ئیسلامی وادار بە عەقبنشینیکە هەرچەند من ئەوە قسەکان و ئیشارەم بێکرد بە دروست واقعاً ژنان بە حکم خۆیان بە مبارزەی خۆیان بە قەتعیەت خۆیان جمهوری ئیسلامیان وادار بە عەقبنشینی کرد حجابیان دابر فرێک ژنان بێ حجاب گەڕن لەو خیابانە لەو خیابانگەلا ئەوە نیشانەدا کە خەریکن ئەم جامعە مقاومەتەکەەوە حەزنی تەمدا بە جمهوری ئیسلامی منتها ئەمە کافی نییە ئەمە کافی نییە هەروەش تویش ئشارەت بکرد دەبێت مبارزێکی متحدانەتر یەکگرتووتر دەبێت بە قدرەتێکی فرەترەوە بێنە خیاوە تەبەقەی کاریگەریش بە نەزەر من دەبێت نەخش خۆی ئیفاکە لە جامعە بە اعتصاب و مبارزە بە هەر شوێنەی پێکردی ئەم ڕژیمە تحت فشار قرار واداریکان بە عەقبنشینیوە دەست لە ماڵە شیمیایی بگێرکێ دەست لە تعرض بە شنان کێشکێت و کاری بکەین واقعاً زیندانیان سیاسی ئازاد کردن ئەم ئیمکاناتە و ئەم شرایطی سیاسی دەجام بەرزم ئیمکاناتە هەدە بە مردم تیبار وحشت شکیاگە مردمۆتر وحشتیانە نەماگە ئەزانن بەلاخرە تۆ گەرەکتە ئازادیت بێ نانت بێت ڕفاعت بێت چوزان و زڵم و زۆر نەبێت دەبێت هەزینە بدەیت هیچ چارێک نییە دنیا مەختص جامعە ئێرانیە تو انقلابەت دنیاوا بووگە تۆ قەدەمی مثبت بە هەڵگەیت و شتێک بەدەست بێت دەبێت مبارزەی بۆ گیان بدەیت متاسفانە ئەم دنیای سەرمایەداری کەسیفە کە ئەقەلیەتێک خەریکن حکومەکەن تو ئیمکانات و سەروەتە و جامعە هەبدێتن زڵم و زۆرەکەن بە ژن بە مناڵ بە جوان چارێک نییە جز مبارزە هەر قەدەمێ لەم بۆی کە تو موافقی دێ بەدەستبیری سنگەری حفزکەی یا سنگەری بەدەستبیری یا سنگەریتر بەدەستبی یا پێشڕوویکەی دەبێت مبارزەکەی دەبێت خۆێن بدەیت هیچ چارێک نەماگە ئێمەش ئینقلاب 57 کردمان ڕژیم ئێمە ڕوخانمان بە مبارزەی خۆوان بە ئێعتراز خۆوان بە ئیتحاد خۆمان ڕوخانمان ئیسەوەی کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار خۆ دەلایل سیاسی هەست وایان پێ کرد جمهوری ئیسلامیان هاوردە سەر قدرت خۆیان هاوردە سەر قدرت دایان سەبەن بە سەرمەتما و دانستانی ترعان مورد بەحس ئێمە نییە ولی هیچ شتێکێک نەماسۆ جز مبارزەوەی کە قەدەم بە قەدەم توانین سەنگەرێکتە حفزکەین و بەخەرە جمهوری ئیسلامی وادار بە عەقبنشینکەین و نایەتەن سەرنگونیکەین هیچ ڕێگەیەک بە نەزەم بۆ جامعە نەماسۆ هیچێک هەرتام جمهوری ئیسلامی مردم هیچیان نییە زۆر ڕۆشن هیچیان نییە حرمەتیان نییە کەرامەتیان نییە نانیان نییە ئاسایشیان نییە ئەمنیەتیان خراپترە بێ ڕۆژ بە ڕۆژ بە قۆڵەکەی تو خراپتر بێ هیچ ڕێگەی تر واقعا نەماگەسەوە قەس نە سەرزنشن و هیچ شتێکی تر
یا موفقین ئەکەن یا جمهوری ئیسلامی معلومە ئەمێنێتەوە بالاخره بە جەنایەت خۆی ئێداما قدرەتیەس و پوڵیەس و نیرو ئەمنیەتیس و شزانم بەسیجێس و سوپای چێسی تر. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت سعید یێگانە، وەختەکەمان تەواو بووە. پرسیار زۆرە، مەمنون بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ تویش. بینەرانی عەزیز و خۆشەویست، هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم.